بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستان بەڕێزان گەنج و لاوە بەڕێزەکان و فێرخوازانی بەڕێز، خۆشحاڵ و شادومانی لە خولێک سەبارەت بە لێکدانە و تەفسیرکردنی جوزئی عەممە بە ئێوەی خۆشەویست و بەڕێز شادومان شاد دەبینەوە لە زنجیرەی 12هەمین کە دەگەینە بەشی دووەم لە تەواوکردنی تەفسیرکردنی ئاەتەکانی سوورەتی المطەففین. لە زنجیرەی پێشوو لە ئاەتی یەکەم دەستمان پێکرد تا ئاەتی ژمارە 17. ئێستاکە لە بەشی دووەم لە تەفسیرکردن و لێکدانەوەی ئاەتەکانی سوورەتی المطەففین لە ئاەتی ژمارە 18 هەتا کۆتا ئاەتی ئەو سوورەتە کە دەکە ئاەتی 36هەمین دێینە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. لەو چەند ئاەتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەه وتەعالا سەبارەت یەکەم بڕگەی یەکەم ئەباسی پەیوەندی ئەو چەند ئاەتە پیرۆزە لەگەر ئەو 17 ئاەتەی دەستی پێشوو باز دەکەیت. لە ئاەتەکانی پێشوو خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی یەکێک لە سیفەتە هەرە خراپەکانی کرد بە توندترین هەڕەشە، ئەویش سیفەتی فێڵکاری و ساختەکاران و ساختەکاران بوو. خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی عاقبەت و دوان ڕۆژی وانی کرد، هەم لە دنیایێ دەگەن بە چ سزایەک واروەها چەند سەرشۆڕ و لە دنیایێ چەند زەرمەند دەبن و لە دوان ڕۆژ خوای گەورە سوبحانەه وتەعالا سزای هەرە توند و بە ئێش و ئازاریان دەداتن. لە دواییدا خوای گەورە سوبحانەه وتەعالا هەر لەو چەند ئاەتە پیرۆزەدا باسی نامەی کردەوەی کەس ئەو کەسانەی کرد کەوا نامەی کردەوەکانیان لە شوێنێکی پڕ لە تەنگ و تاریکی و ناخۆشیدایە و ئەو کەسانە لە دواییشدا بەهۆی ئەو کردەوە خراپانەی کە کردێتیان لە دنیایێ دەگەنە قۆرتێک لە قۆرتەکانی ئاگر، خراپتری شوێن کە ئاگری دۆزەخە. خوای گەورە هەموو لایەکمان ستر و سەلامەت بکە. اینجا بەڕێزان و خۆشەویستان لەو چەند ئاەتانەی دادێ خوای گەورە سوبحانەه وتەعالا بە پێچەوانەی ئەو چینە خراپە باسی چینە باشەکان دەکات، نامەی کردەوەکانیان لە شوێنێکی زۆر بەرزە و خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی ئەو پاداشتەی خۆی دەکات بۆ ئەو چینە خەڵکانە کە بریتیە لە بەهەشتێک خوای گەورە ڕازاندیتیەوە بۆ ئەو جۆرە کەسە چاک و پاک و باشانە. و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالا باسی حاڵی کەسانێک دەکات کەوا لە دنیایێ تاوانبار بوون، کەسانی زۆر خراپ بوون، گاڵتەجاڕیان دەکرد بە موسڵمانەکانی شوێن کەوتەی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم، چۆنی ئەوانیش لە ڕۆژی دوایی ئیماندارە ئەو بڕوادارانی کەوە سوکایەتیان پێدەکرا خوای گەورە پلەیان بەرز دەکاتەوە و ئەوانەی سوکایەتیان دەکرد خوای گەورە نزبیان دەکا سەر شۆڕی دنیا و قیامەتیان دەکاتن. لێکدانەوەی مانای وشەکان، ئەو وشانەی کە مانایان لێک دەدەینەوە ئێستا لە خزمەت ئێوەی بەڕێز بڕگەی دووەم مانای وشەکان. المقربون واتە فریشتە نزیکەکانی ئاسمان، الأرائك تەختەکانیان یعنی ئەو تەختەی کە لەسەری پاڵ دەدەن و ئیسراحەت دەکەن. ينظرون سەیری ڕووی پیرۆزی خودای گەورە دەکەن، خوای گەورە بێ بەشمان نەکەی عەربی. نەظرەتەن گەشاوەیی و جوانی. ڕەحیقی مەختوم ئارەقی پاچی مۆرکراو نەکراوە. ختامه مسك لە کۆتایی خواردنەوەی مەیەکە یعنی ئارەقەکە بۆنی مسک دێتن. تەسنیم ناوی کانیەکی بەهەشتە. یەتەغامەزون توانزدان بە چاو گاڵتە پێکردنیان. فەکیهین گاڵتەجاڕی ڕابواردن. حافظین و چاودێر. ثویبە سزا درانە لەسەر گوناه و کوفرەکانیان.
بڕگەی سێیەم لێکدانەوە و تەفسیرکردنی ئاەتەکان بە تێر و تەسەری و بە تەواوەتی. خوای گەورە سوبحانەه وتەعالا بەڕێزان و خۆشەویستان دەفەرمێ کەلا لە قورئانی پیرۆست لە هەر شوێنێک وشەی کەلای تێدابی، کەلا لە زمانی عەرەبی پێی دەوترێت کەلیمەت و ڕەدعی، واتە وشەیەکە وشەی دەم کوتکردنەوەیە. مەسەڵەن کەسێک قسە دەکا لە حەدی خۆی زیاد، خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەوانەی زێدەڕەوی دەکەن، ئەوانەی سنووری خۆیان دەبەزێنن، خوای گەورە زۆر جار کەلا بەکاردەینی، دەفەرمێ کەلا ئەو بیر و بۆچوونەی ئێوە وانییە لە دەویان دەداتەوە، قسەکانیان دەبڕی، و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالا تەوان ئەو کەلایە پەیوەندی بە چێن دەروەیە بە ئاەتەکانی پێشوو، واتە ئەو بیر و بۆچوونەی کەوا لە پێشتر ئێوە هەتان بووە نەخێوانیە ئێوە هەڵەن خوای گەورە دەم کوتیان دەکات. ئەدی ئەو خراپەکارانەی کە کردتان ئێوە لە هەڵەدا بوون، وانە بوو ئەو بیر و باوەڕی کە هەتان بوو دەتانگۆ ئێمە زیندی نابینەوە، هاتیدی ڕۆژی قیامەت ڕاز نییە. خوای گەورە فەرمووی کەلا نەخێر، بیر و بۆچوونی ئێوە وانە بوو، ئێوە خۆتان خافلاندبوو، خۆتان گەوت کردبوو، خۆتان نەزان کردبوو بەرامبەر گەورەترین حەقیقەت ئەویشکەوە ڕۆژی پاداشت و سزا بوو. نەخێر وانە بوو، بەڵام خوای گەورە دەفەرمێ ئاگادار بوون و بزانن ئێوە دۆڕاندتان ئەو دنیایەتان بەڕێ کرد بەبێ ئەوەی یەک چاکە خاوەنی یەک چاکە بن، بەبێ ئەوەی دوا ڕۆژی خۆتان ڕۆناک بکەنەوە پرشکدار بکەن بەکردەوەی چاکە، بەڵام ئەوانەی چاکەیان کرد ئینە کیتاب الئەبڕار لەفی علیین، بەبێ شک و گومان، بەبێ هیچ شک و گومانێک، ئینە کیتاب الئەبڕار نامەی کردەوەی چاکەکاران، ئەوانەی لە دنیای چاکەیان کرد، ساختەکاریان نەدەکرد، لە خوای دەترسان، باوەڕدار بوون، هەرچی کردەوەی چاک بوو ئەنجامیان دەدا لە پێناوی ڕەزامەندی خوا و لەسەر ڕێباز و ڕێڕەوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڕۆیشتن، ئەوانە نامەی کردەوەکانیان لەفی علیین. ئەو لامە لامی تەکیدە، خوای گەورە دەفەرمێ نامەی کردەوەکانی ئەو جۆرە کەسە چاکانە لەفی علیین، لە پلە هەرە بەرز و بڵندەکاندایە، لە شوێنێکی زۆر بەرز دادەندرێتن. تەماشا بکە خوای گەورە کە دەفەرمێ نامەی کردەوەی چاکەکاران لە شوێنێکی بەرزدایە. لێرە دەبزانە کەسێک ئەگەر هات شتێکی زۆر بە نرخ و بە قیمەت و پیرۆزی هەبیتن، وەڵی نایە لە بن دەست و پێیان فڕێ بدە، نایە لە ناو ڕەفەک لە جێکی بەبێ قیمەتی بەبێ سوچی دایبرێ، لە شوێنێکی زۆر بەرز زۆر پارێزراو، زۆر جاروە کلیل و سندوقشی لۆ دروست دەکا. لۆیە کردەوەی ئینسانی ئیمانداریش زۆر گەورەیە لە کنخوا، زۆر بە قەدرە، لۆیە شوێنە کەشیان شوێنێکی بەرزە، بەڵام کردەوەی بێ باوەڕ و خەڵکە خراپەکان و ساختەکاران خوای گەورە فەرمووی ئینە کیتاب الفجاری لەفی سجین، لە شوێنێکی بەرتەنجی تاریکی زۆر خراپدایە، فڕێدرایە، زۆر بەبێ قیمەت، هەتا لە ڕۆژی قیامەت دەبتە تەوقەک لە ملیان دەکرێت. بەڵام کە نامەی کردەوەی ئینسانی ئیماندار شوێنەکەی بەرزە، شوێنەکەی زۆر تایبەتمەندی هەیە، خوای گەورە پاراستیتی لە شوێنێکی زۆر بەرز و چاک. اینجا خوای گەورە ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله عليه وسلم وما أدراك ما علیون، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەزانی ئەو شوێنە بەرزە، ئەو پلە بەرزە پلەی چێیە؟ ئەتوش نازانی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەست لە پلەی بەرز لە شوێنی بەرزی نامەی کردەوەکان مەبەست پێچیە، تۆش بە چاوی سەری خۆت نەدیتووە، بۆ دڕۆن نەکراوەتەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خدای گەورە دەفەرموێ ئەو نامەی کردەوەی چاکەکاران شوێنە بەرزەکەیان چییە؟ کیتاب مەرقوم، نامەی کردەوەی ئینسانە ئیماندارەکان ئەوەیە کتێبێکە، ئەو کتێبە مەرقوم واتە نووسراوێکی مۆرکراو، یعنی بەڕێزان و خۆشەویستان دائیمەن هەموو کتابێک ئەگە ختمی لێدرا ئەو کتابە یعنی کتابێکە تاو لەلایەن کەسێکی باڵاوە، ئەگەر مدیری دائیرەکە زۆر جاروێ مدیر عامە، جاری وا هەیە وەزیرە دەرێ ختمی لێدا، کە ختمی لێدا تەواو
ئەو نامەیە ئەو کردەوەیە ئەو کتابە تەواو جاری بوو ساری بڕۆی کابرا زۆر دڵی خۆش دەبی دەڵێ واللهی ئەلحەم لە ئەمری تەعینەکەم گەڕاوە نامەی کردەوەی ئینسانی ئیماندار هەمووی نووسراوە هەمی بە نووسین ئامادە کراوە مۆر و ختمی ئیلاهیشی لێدراوە لە شوێنێکی زۆر چاشی دەپارێزرێ ئەوە لە بۆ ئەو کەسانەیە کاتێک دەمرن دەستنەوە ڕۆژی قیامەت نامەی کردەوەکانی خۆیان وەردەگرن دەزانن ئەو نامەی کردەوەی ئینسانی ئیماندار لە چی پێکاتی ئەو کتابە ئەو کتابە نووسراوە مۆر کراوە لە لایەنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو نامەیە هەموو ڕۆژێک لە ئێمە دوو لاپەڕەمان لە کردەوەی چاک و دوو لاپەڕە لە کردەوەی خراپ بەرز دەبتەوە بۆ ئاسمان دوو مەلائیکە لە سەشانمانن یەکەچیان لە نوێژی عەسرێ دێ هەتا نوێژی سبەینێ چ بکەی لەسەر دەنووسی چەند چاکە بکەی پڕی بکەیەوە بە چاکە لە نوێژ و لە دەستنوێژ و لە عیبادەت و لە چاکە حتا یەک کەلیمەی چاک بی هەر هەمووی پڕ دەبتەوە بە کردەوەی چاک بەڵام تەمەشا دەکەی کردەوەی خراپەکەی هیچی تێدا نییە ئای خۆشی لەو کەسەی چەند سەربەرزە ئەو کەسە بە پێچەوانەوەش خەڵکێک هەیە تەمەشارێکی پڕی دەکە بە خراپە نامەی سەحیفەی چاکەی هیچی تێدا نییە خوا پەنامەم بدە ئەو وەرەقانە هەموو ڕۆژێ ئەو دوو راپۆرتە ئەو دوو وەرەقەیەی لە کاتێک لە نوێژی عەسر هەتا بەیانی ئەو وەرەقەیەک لە نوێژی بەیانی هەتا عەسر مەرچینە مەلائیکەتێککە دێن ئەو پەڕانە بەرز دەبتەوە هەموو ڕۆژە دوو پەڕ لە چاکە دوو پەڕ لە خراپەت هەیە و بەرز دەبتەوە ئەو پەڕانە لە سەیەکتر دادەندرێ لە سەیەکتر دادەندرێ هەتا دەبێتە کتێبێک کە خوای گەورە خۆی علمی پێهەیە دەبێت چون جۆرە کتێبێک بیتن ئەو کتێبەیە لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە دەفەرموێ وكل إنسان ألزمناه كتابا يلقاه منشورا همو إنسانك وابستي كتابك دبيتن أو كتابي وكو توقق لمل دكري يلقاه منشورا هار همو تيدا نشر كراية همو اشتكاني تيدا بلاو كراي توا إن دا بيدرن اقرأ كتابك أي إنسانك أي مروفك لو خد نامي كردوي خود بخينو بزانه هي الظلم اللي كراية بزانه هيش تكهيا لو كتابا تومار نكرابي لتاكا ولا خرافا لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها لنا أكتبا هيش تشي بوتوك هيش تشي قورانية لكردوي تاق لخراب هرهم يتيدا تومار كراوا أو كتاب مرقوم أو كتابيا كوا نسراوة توا وختم موريشي لدراوا يشهده المقربون لروج قيامة أو كتابانا فرشتە نزیکەکانی لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا شادی لەسەر دەدەن واتە ئەو مەلائیکە ئەو کتێبەی کە نووسرایە چێ نووسیتەوە چێ ئامادەی کردەوەکانی تو بووە چێ مەلائیکەت و فریشتە بەڕێزان تەمەشا بکە هەموو ڕۆژێک گوناحەکەت کردبی یان چاکەکەت کردبی دوو مەلائیکەت شایدن لەسەر تو کە بە چاوی خۆیان ئەتویان دیتیە ئینجا ئەو کتێبانە لە دەستی ئەو فریشتە بەڕێزانەدایە لە دەستیاندایە و کە شایدیش لەسەر دەدەن دەڵێن یا ئیلاهی یا ڕەبی وەڵڵاهی خۆمان شاید بووی ئەو کەسە ئەو کردەوە چاکەی کرد یاخود ئەو کردەوە خراپەی کرد ئینجا خوای گەورە دەفەرموێ ئین الأبرار لەفی نەعیم کەواتە ئەوانەی چاکەکار بوون بە نامەی کردەوەکانی خۆیان کتێبەکەی خۆیان پڕ کردەوە لە کردەوەی چاک ئەوانە لە چێن دەرێن بەهۆی چاکەکانیان بەهۆی ئەو کتێبە پڕ لە چاکەیە لەفی نەعیم لە خۆشگوزەرانی و لە ناز و نیعمەتێکی زۆری خوای گەورە دان سوبحانەهو وتەعالا کە بریتیە لە چێن دەرێ ئینسان کاتێک دەمری قەبرەکەی ئینسانی چاک ڕەوضەة من ڕیاض الجەنە مێرگەکە لە مێرگەکانی بەهەشت خوای گەورە بەهەشتێکی بچووکی لۆ ئامادە دەکا هەتا ئەو کاتی زندی دەبتەوە کە زندی دەبتەوە ڕاستە و خۆ بەس ئەو کەسە کە کەسێکی چاکە کار بووە زۆر بەسەر بەرزانە زۆر بەدڵخۆشی زندی دەبتەوە لۆ چونکە لەو کاتی مردیە دەستنوێژی هەبووە چونکە لە دوای نوێژی ئەنجامدایە وەفاتی کردیە چونکە کەسێکی ئاخر خێر بووە چونکە کەسێکی باش بووە بە چاکترین شێوەش زندی دەبتەوە دەچێتە ژێر سێبەری عەرشی خوا لە ڕۆژی قیامەت هەست بە هیچ ناخۆشێکی ڕۆژی قیامەت ناکە لەگەر کۆمەڵی پێغەمبەر و پێغەمبەران و ئال و ئەسحاب و خۆشەویست و ئەهلی مزگەوت کۆ دەبتەوە ئەوانە لەفی نەعیم لە کۆتاییشدا دەگات
بەو ئاوات و ئومێدە دوور و درێژەی لە دنیا کە هەیبوو کە بە هەشتی پان و بەرینی خوای گەورەیە ئەوەیە لە فی نەعیم واتە لە نیعمەت و خۆشگوزەرانیەکدا دەبی هیچ ناخۆشیەک نابینیتن على الأرائك ينظرون كاتك دستان ناو نعمتي هر قوري كبهشتا لوين دري أو كسانا على الأرائك كلمة أرائك زمعة مفردي أريكيا كلمة أريكا واتتختك كإنسان نصري دادنشي دريجة يعني هم جيجاي دانش نوكو كرسيتي أوها هم جيجاي باردانويا يعني أولية كرسيتي أوها منحصير بيتن كلا صري دانشتي نيتراني خود بلاي الراس یان بەلای چەپ پاردەیەوە نا تەختەکی درێژە هەندێک جار حەزی لێ لە خۆی ئەوها بەقیتی دادەنیشی هەندێک جاریش ئەوها شان دەداتەوە بە کەیف خۆی تەختەکی برن بەرز نەرم خۆش ئامادە کرایەکەوە على الأرائك ئەوانە لەسەر ئەو تەختە ئیشیان چییە ينظرون ئەوانە سەیر دەکەن سەیری چ دەکەن سەیری ئەو شتانەی ناوناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشت دەکەن ينظرون کە خۆشترین ناز و نیعمەتی بەهەشت ئەوەیە کە ئەو ئینسانە ئیماندارانە سەیری وەجهی جەمالی رب العالمین دەکەن سبحانه وتعالى کە خۆشترین ناز و نیعمەت و خۆشیەکانی بەهەشتە ئەوانە تعرف في وجوههم نظرة النعيم ئەوانە لە ڕوخساری درەوشاوەیی یان يعني ئەو دەموچاوی ئەهلی بەهەشتا دەموچاویان زۆر درەوشاوەیە دەموچاوێکی زۆر جوانیان هەیە ئەوانە کاتێک سەیریان دەکەی ئەو دەموچاوەیان ماشەڵڵا هەر هەمووی وەکو تیشتی مانگ دەدرەوشێتەوە زۆر دەموچاویان جوانە چۆنی نەظرەتە النەعیم واتە هەر تەنها لە سەیرکردنەکەیان کە تەمەشایان دەکەی تاموچێژیان لێ وەردەگری هەندێک دەموچاوەکی جوان و سیمایەکی جوانیان هەیە خوای گەورە دەفەرموێ وجوه يومئذ مسفرة دەموچاویان وەکو بەرەبەیان ڕۆناکە دەموچاوەکی جوان مضحکە شتێک نییە دڵیان تۆم بکات دائما دەو بە خەندە و پێکەنینن يسقون من رحيق مختوم ئەوانە خواردنەوەیەکیان دەدرێتێ شەرابەکیان پێدەدرێ يسقون پێیان دەدرێ بزانە من رحيق مختوم لە ئارەقێک ئەو ئارەقە لە ناو شوشەیەکدایە لە ناو بەرداغێکدایە بەڵام بەرداغەکە سەری واڵان نییە یعنی کراوە نیە سەری ختم کراکە و زۆر جار بپسێکی دەینی ئەو هەدەیکەوە چرتەی دێتن یعنی ئەو بپسیە ئێکسپایردیە یعنی ئەو بپسیە بپسێکی وایە یان شەربەتێکی وایە نیماستاوەکی وایە کە سەرەکەی دەکەوە هیچ عیبی نییە تەواو لێ ئەو بەرداغەی کە ئەوانیش لی دەخۆن و سەرەکەی قەپاتە مۆری لێدراوە يسقون من رحيق كلمة رحيق واتە ئارەقێکی بۆن خۆش کە بۆنەکی زۆر خۆشی لێ دێتن مەختوم ختمی لێدرا واتە سەرمۆرە سەری نەکراوەتەوە لە پێشتر کەسێککە لی خواردتەوە یان سەری وارابیتن نا ختم کراوە ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ختامه مسك کاتێک ئەو کەسە ئارەقەکە دەخواتەوە ئەو ئارەقی ئەهلی بەهەشت ئارەقی بەهەشتێ ختامه کاتێک دەیخواتەوە لە دوایی دەکە بەرداغەکە دادەنێ حەز بە بۆنێک دەکە بۆنی میسکە زۆر جارێ کابرە ئاوەشی دەخوات و ئاوەی احتیادی کە دەخواتەوە ئاوەکە دادەنێ دەرێ وەڵڵاهی ئەو بەرداغە بۆ سادی لێ هات ڕاست تەبیعەت و زەوق و سەلیقەی تێک دەچیتن بزانە بەڵام نا ئەهلی بەهەشت کە ئەو ئارەقە دەخۆنەوە بە پێچەوانەی ئارەقی دنیا کابرا فڕێک لە ئارەق دەداتن نیچەوانی گرش دەکا دەوی تون دەکاتن لۆ چکە شتێکی تارە ناخۆشە ئەو دائیمەن ئارەق ئەوانەی کە ئارەق دروست دەکەن زۆربەی زۆری بەشی هەرە زۆری شتەکان بۆگەن دەبی واللهی زۆر جاری وایە دەڕێن کرمی لێ دەکرم کرمەکەی فڕێ دەدەن دەیکوشن ئەو ئارەقی لێ دروست دەتەوەنەوە قەدیم ڕەنگەی سەمەعمەل و شتیوا پەیدا بووە بەو شێوەیە یعنی ئەو ئارەقەوە دەبیتن لۆیەکە دەیخۆن و زۆر تاڵە لۆیەکە دەیخۆنە بۆنیشی بۆنەکی زۆر ناخۆشی لێ دێتن بەڵام ئارەقی ئەهلی بەهەشت بزانە یەک لە نیعمەتەکەی ئەوەیە کەوا سەرمۆرە سەری نەکراوەتەوە لە پێشتر ئەوە یەک یعنی تایبەت خاص لە بۆ ئەوانە
دروست کراوە لە دواییدا کاتە کە دەیخۆنەوە ختامه مسك بۆنی میسکی لێ دێتن ئەو ئارەقە وفي ذلك لە بۆ ئەو ناز و نیعمەتانەی کە خوا ئامادەی کردێ لە بۆ چاکەکاران ئینسانی عاقلی هۆشمەندی تێگەیشتوو لە بۆ ئەو نەوع پاداشتا فەلیەتەنافەسی المتەنافیسون با ئەوانەی پێشبڕچێ دەکەن با لە بۆ ئەو جۆرە پاداشتە پێشبڕچێ بکەن کورە پێشبڕچێکردن لە بۆ هەر شتێک ئەگەر هەموو دنیات بدەنێ ناکاتە یەک ناز و نیعمەت لە ناز و نیعمەتەکانی بەهەشت تەمەشا دەکەی لاعیبێک 1.5 سەعات لە سەعی ڕادەکا خۆی ماندی دەکا دەی تۆپێک بخاتە ناو تۆڕەچی گۆ لە چی بکە یەک مەبەستی هەیە منافەسەی فەریقی بەرامبەری دەکا پێشبڕچەیەک لە بینی دوو کەس ئەو پەڕی کاسەکی وەردەگری کاسەکی زێڕە یان شتێکی کەمە بەڵام خوای گەورە 1/8 دەداتێ بەرامبەر بستنها ئیمان ئەگەر کەسێک کافر بیتن بەرامبەر بە تەوبەکردنێک ئەگەر کەسە گونەعبار بی بەرامبەر ئەوەی تەنها چەند نوێژێکی لە بۆ بکەیت لە بۆی بسوڵحەی خوای گەورە ئەو ناز و نیعمەتت پێدەدا لۆیە حەیف و مخابنە ئینسان بەکەم پاداشتی کەم ڕازی بی بەڵکو ئینسان دەبی منافەسە بکە دەبینم کاک ئەحمەد نوێژەکانی فەرزەکان دەکە دەبی ئەمن سونەتەکانیش بکەم تەمەشا دەکەم ئەو دوور کە ئەسونەتی دکە دەبی ئەمن چاری بکەم تەمەشا دەکەم ئەو دائیمەن لە سەفی پێشەوەی نوێژەیە هەوڵ دەتەم زووتر بێ قورئانی بخینم ئەوە منافەسەیە لە بۆ ڕۆژی دوایی لەو بەدەستهێنانی ئەو پاداشتە گەورەی رب العالمین اینجا خوای گەورە دەفەرموێ ئەو ئارەقە ومزاجه من تسنیم ئەو ئارەقە ئاوێتە کراوە تێکەڵ کراوە لەگەر دۆرەی تایبەت لە کانی بەهەشت ئەویش بریتە کانیەکی خاص تایبەت زۆر بە تام و چێش ئەویش بریتە کانیە کە ناوی تەسنیمە تەسنیم ناوی کانیەکی خاصە ئەو ئارەقی کە دەخۆنەوە لەگەر ئاوی ئەو کانی تەسنیمە تێکرد دەکرێت ئەو جەبێ ئەینجا بەیەکەوە دەیخۆنەوە عينا يشرب بها المقربون تسنيم تيا أي محمد المصطفى أي مسلمانان تسنيم عينا كانيتي خاصة تايبتها خواي عينا واتكانيتي تايبت يشرب بها المقربون لو كان يدا تشيلي دخونوا المقربون واتا أو كساني ككساني زوزا نزيكا لخوا لبيغمبري خوا لكسة تاكا حرب زكان يعني بزانة بهشت همي بلاي كسيك زوزو تاكا كاربي بلاي زوزو برز دبي ولا نازو نعمة هرقا وركان دخواتوا تسنيم نوع كانيك خاصة بكسانة زون نزيك لخواي قورا همو كسيك دينا خواتوا أو كسانش ككتابيا لعليين لو كان يا آرقكيان لقر تيكل دكري لقر كاني تسنيم إن دبيكوا دەیخۆنەوە خوای گەورە بێ بەشمان نەکە یا ڕەبی لە دواییدا خوای گەورە دێتە باسی حاڵی کەسانێکەوە لە بڕواداران و شوێنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە موسڵمانە ژێردەستەکان چەوساوەکان ئەوانەی کەوا سوکاتیان پێدەکرێت لەلایەن کافرە زلهێزەکانی خەڵکی مەککە خوای گەورە دەفەرمێ ئین الذین ئەجرموا دەفەرمێ ئەوانەی کەوا لە دنیایێ ئەجرم و واتە تاوانی زۆر خراپیان کرد زەریمە و تاوانی زۆر خراپیان کرد بەرامبەر بە ئیماندارەکان کانوو لە دنیای ئەو مجریمانە ئەو تاوانبارانە ئەو خراپەکارانە من الذین ئامنوا بەرامبەر بە ئیماندارەکان یەضحەکون پێیان پێدەکەنین گاڵتەیان پێدەکردن تەمەشاکە حاڵی دنیا چۆنە بەڕێزان خۆشەویستان کابراەک زوڵم دەکا ستەم دەکا لەسەر شنگ و تااقەتە بەردەوامە لە زوڵم و تاوارەکەی خۆی بەڵام ڕۆژێک دادێ پیر دەبی ڕۆژێک دادێ جەڵتەک لێی دەدەفتە پارچە گۆشتێک لەو گۆڕی دەکەوی دەبێتە یعنی بە خراپترین شێوە ئاخیر و کۆتاییەکەی دێتن ئەها تەمەشاکە ئەوانە مجرم بوونە بەرامبە ئیمانداران لە دنیای خوای گەورە دەیان کاتە پەند دەیان کاتە عیبرەت دەیان کاتە دەرس لۆ کەسانێکی عاقڵ و ژیر بیر بکەنەوە تەوبە بکەن گاڵتە بە ئیمانداران دەکەی سوکاتی بە ئیمانداران دەکەی لۆ ڕۆژێک نایە پیربی ئەدی نامری ئەوانە کانوو من الذین ئامنوا یەضحەکون لە دنیای گاڵتە جاریان دەکرد
بەو ئیماندارە ڕاستەقینانەی شوێنکەوتەی پێغەمبەر وئیذا مەڕوا بهم یەتەغامەزون کاتێک بەلایەندا تێدەپەڕین بە تیکە چاو بە ئیشارەت و بە ئاماژەی دەست یان بە تیکە چاو بە هەر شێوازێک لە شێوازەکان یەتەغامەزون زان معنەتی یەتەغامەزون واتە بە ئاماژەی دەستەیان سوکاتیان پێدەکردن کو زۆر جاری وایە تەمەشارێکی کەسێک سوکاتی بە کەسێکی دەکات چاوەی ئەو هەلێ دەقوچێنی معنەی چییە یعنی ئیهمالیکە یعنی وازی لێبینە یان ئەو هایەکی دەکا یعنی عقلی ئەوەیە گچکۆکە یعنی خەفیفە بێعقڵە یان مەسەڵەن ئەو هایەکی دەکا یعنی ئیهمالیکە وازی لێبینە ئەوە ئاماژەیە لەکن خوا بزر نابیتن یەکتی کە چاو لەکن خوای گەورە سوبحانەهو وتەعالا بزانە ئیماندار چەند گەورەیە لەکن خوای گەورە بەو شێوەیە باسی ئەو سەحابانەی پێغەمبەر دەکا هاوڵانی پێغەمبەر کاتێک دەچەوسانەوە کاتێک قسەیان پێدەوترا کاتێک سوکایەتیان پێدەکرا لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا مەحکەمەی وانە دەباتە ڕۆژی دوایی اینجا خوای گەورە دەفەرمێ وئیذا انقەلەبوا إلى أهلهم انقەلەبوا فەکیهین ئەو مجریمانە ئەو تاوانبارانە ئەو کافرانی وەکو ئەبوو جەهل وەکو ئەبوو لەهەب وەکو عوتبە وەکو شەیبە وەکو ئومەیە ئەوانە کافری زۆر گەورە بوون وئیذا انقەلەبوا إلى أهلهم کاتێک دەچوونە ناو هاوشێوەی خۆیان ئەهل مەقسەدی پێچەیە واتە ئەوانەی هاوشێوەی خۆیان بوونە لە مجریمەکان لە تاوانبارەکان یان دەچوونە لای جوولەکەکان چیان دەگۆ ئینقەلەبوا فەکیهین کە دەگەڕانەوە کن یەکتر هەموو کۆ دەبوونەوە مەجلیسەکانی خۆیان فەکیهین معنە چێ فەکیهین واتە بەگاڵتەجاری یعنی ئەوانیان دەجێڕە بە مای ئەوەی کەوا باسی گاڵتەجاری و ڕابواردنی خۆیان لەسەر موسڵمانەکان بوو باسی ئەوەیان دەکرد ئەو هام لە فرانی کرد بەو شێوەیە سوکاتیم بە فرانی کرد مەجلیسەکانی خۆیان وەکو چۆن ئینسان لە مەجلیسێک دابنیشی تەمەشا دەکەی مۆز دێتن پرتەقال دێ سێو دێ ئەوە مەجلیسەکەی خۆش دەکا یەکێک پرتەقالێکی دەخوا یەک سێوەکی دەخوا یەک لالەنجیەکی دەخوا مەجلیسەکەی پێگەرم دەبی وەکو شەوتەرەیەک بەسەری دەبن و دەخۆن لە مەجلیسەکە شەوتەرەی مەجلیسی ئەو مجریم و تاوانبارانە خواردنی گۆشتی موسڵمانەکان بوو سوکایەتی کردبوو بە موسڵمانەکان بەڵام خوای گەورە دەفەرمێ سوبحانەهو وتەعالا وئیذا ڕەئوهم قالوا إن هؤلاء لضالون کاتێک ڕوبەڕوو بە دەگەیشتنە موسڵمانەکان ئەو مجریمان و تاوانبار و بێ باوەڕانە قالوا دەیان گوت إن هؤلاء أو مسلمانان شوين كوتي پیغمبري خوا صلى الله عليه وسلم لضالون قمران صلي شواون دينا چنويان هنا بقر محمدي كتينا وما أرسلوا عليهم حافظين خواهي قرد فرمي خو إما داواما لوان نكردبو اوان من نسپارد بو لوي كوا بسر اوي كوا بسر كردوي او ايمان دارانا ايشيان او نبو اوان بين باسي عيب مسلمان كان ادي لو لدو عيب خوان ندقران لو مسلمانان زور بهيم انسان هميشه وبردوام بدو عيب خوي داب قري واز لعيب خلشي بينا دائما بظانا فرانكز واي فرانكز واي فرانكز عيبي واي ادي امنتو تن عيب من هي دبي ايما بين بظانين لدو عيبي خومان بقري نك بدو عيبي خلشي والله اگر انسان بس بدو عيب عاري خوي بقري نابرجيت اوي غيبتي خلق بك نابرجيت اوي باسي خلق بك هميشه وبردوام لبرزيد دبيتن هميشه وبردوام بروتاتي دروا فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون اوانتيا فاليوم وات او روجك الروج قيامتا الذين آمنوا او باورداران شوين كوتي پیغمبر صلى الله عليه وسلم وات الروج قيامته نكتنها صحابه كان كاتك السكياتي بكري بإيمان داران إيمان دار كان للروج قيامته من الكفار يضحكون بچه پیدا کنن بو كافرانا بو بباورانا دين كود ابنو إيمان دار كان دانيشن بيك ولا بهشته او صريخوي نويدك او ابو جهله صريخوي نويدك لولا صدامه لولا صريخوي نويدك قذافيه لولا صريخوي نويدك جهنم بلقدة سرق ديت دري هو صريخيه هو كرو فرانا كسي مجرمه او قشمري بمزقفتي دكت او قشمري برديني دكت او قشمري بمسلمانان دكت عاقبتي تسيلي هاتي او
ئەوجە ئیماندارەکان بەیەکەوە دڵخۆش دەبن خوایە تۆ حەقیبەت وەگرتەوە لەو زاڵمانە ئینتیقامت لێیانستان ئێستا لە ناو جەهەنەمێ دەتلێتەوە ئەبەدەل ئابیدین بێباوەڕەکان نایەنە دەرێ خوا پەنامان بدە یا ڕەبی عەلە الئەرائیک یەنظورون ئیماندارەکان لەسەر ئەو تەختە فراوان و خۆشە لێی پارداوەتەوە تەماشای جەهەنەمێ دەکا فرا کەس حاڵی بەچی گەیشت یان لە ساعەی مەحشەر لە ژێر سێبەری عەرشی خوایە دەبینی فرانە موجریم فرانە تاوانبار فرانە دز و گەندەڵ و حتا سەرسەری خۆی نغرۆی ناو ئارەقەی و لیتەی خۆی بووە یەک سوبحان الله بەهانای نایە هیچ کەسێک بەهانە هیچ کەسێک نایە لەو ڕۆژە هەل ثویب الکفار ما كانوا يفعلون ئەرێ ئەو کافرانەی کردەوەی خراپیان کرد هیچ پاداشتێکیان دراوە لەسەر ئەو کردەوانی دنیایە کە کردیان خوای گەورە پرسیار دەکا ئەو پرسیارە لە هەموو کەسێکی عەقڵمەندە کاکە خراپەی دەکەی بەرهەمی خراپەی چییە لە یەک منداڵی بینە منداڵک عمری 7 ساڵ بی دەرێ وەڵی پاداشتی چاکە چاکەی و پاداشتی خراپەش خراپەیە هەموو کەسەکە و حەقیقەتە دەزانی دەکاکە تۆ خراپەت کرد بەرهەمی خراپەکەت گەیشتێت چی خراپەکە توی بە چ گەیان چ پاداشتە چی هەیە خراپە خۆ ئەگەر باژنابی خراپ مەبە ئێستا تەوەری چوارەم کە تەوەری کۆتاییە ئەوی سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە یەکەم نامەی کردارەکانی بڕواداری تاکەکان لە پلە و پایەکی بەرزدا دەبێت چونکە هەموو ناز و نیعمەت و خۆشیەکانیان بەهۆی ئەو کردەوە تۆمارکراوانە بووە یعنی لۆ خوای گەورە باسی نامەی کردەوەی دەکا مەسیری ئینسان دوان ڕۆژی ئینسان بەندە بەچی بەکردەوەی ئەو سەحیفەی ئەعمالی تۆ لۆیە زۆر مهمە یعنی زۆر جارێک کابرا تەماشادەکەی نفوسە چیەیە نفوسەکەی یان جەواز سەفەرەکەی مەسیری بەوی ڕاوستایە تەواە گە جەوازەکە بزربی قوڕت بەسەری یەک سەفرت پێ ناکرێتە چەند زەحمەتە ئیلا دەبی یەکەچکە دەرینیەوە لۆیە سەحیفەی ئەعمال زۆر مهمە لۆیە لە شوێنێکی زۆر چاک دەپارێزرێ خاڵی دووەم بڕوا و کردداری باش و چاک ڕوخساری مسلمانی پێجوان و گەشاوە دەبێت هەم لە دنیای هەم لە قیامەتی حتا لە کاتی مردن کەسێک دەمری ماشەڵڵا دەرێت تەماشات کرد کورە پێ دەکەنی دەموچاوی زۆر نورانی بوو بەڵام بە پێچەوانەوەش کردەوەی خراپ ئینسانەکان دەموچاوەکی ڕەش و تاریک و زۆ ناشرین دەکات خاڵی سێم خۆشیەکانی بەهەشت لە نێوان خۆشی دەرونی و بەرجەستەیە لۆیە خوای گەورە سوبحانەه و تەعالا باسی شەراب دەکە کە تام و چێژی هەیە لە کاتێک کە ئینسان دەیخواتەوە باسی خواردنەکان دەکات باسی پۆشاک دەکات باسی تەخت دەکات ئەوە هەمووی بابەتی بەرجەستەی و مادیە لەگەڵ ئەوەشدا خوای گەورە باسی خۆشیەکانی دەرونی دەکا وەکو بینینی خوای گەورە سوبحانەه و تەعالا تام و چێژێکی تایبەت و خاصە بە دڵ و دەرونی ئینسان خاڵی چوارە تۆڵەی خوددا بۆ تاوانباران هاوشەوی تاوان و گوناهەکانی خۆیانە لە دنیای سوکایەتیان کردیان لە ڕۆژی قیامەتی سوکایەتیان پێ دەکرێتەوە بە هەمان شێوەی خۆیان چکە خوای گەورە عادیلە زوڵم ناکە لە کەس خاڵی پێنجەم کاری مرۆڤ ئەوەیە بە دوای کەم و کورتی خۆی دابگەڕێت نەوەک بە دوای کەم و کورتی خەڵک دابگەڕێت و خۆی لەبیر بکات خاڵی شەشەم گوناهبار و بێ باوەڕان هیچ پاداشت و تۆڵەیەکیان بۆ نییە تەنها پەشیمانی و شەرمەزاری نەبێت یعنی ئینسان بەرامبەر بە خراپەی دەدوتەوە بەرامبەر بە چاکەش چاکەی وەردەگرتەوە کەواتە کەسی خراپەی بکە با چاوەڕوانی پاداشتی باش نەبێت وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته